لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ ئەیە خوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم. ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ تەڕاتەوەن. سەر بە ناحیی کوێیە؟ ناحیی ناڵپارێز. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای پێنجوێن. سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەبڵێک خایم بۆ خۆتان. مناڵەکان پێتان خۆشە هاتوومەتە گوندەکەی ئێوە؟ ئەی حەزەکەن بە یەکەوانێ گفتوگۆ بکەین؟ زۆر باشە. ئێستا یەکێک ئێمە لاتان و هەنێ پرسیارتان لێکەم ئێوەش لەسەر گوندەکەی خۆتان وەڵام بنەوە باشە؟ سەنگ بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ سەنگیان تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ لە پۆلی چەند؟ دوو بۆ دوو دەچوو. دەرچووی بۆ دوو؟ ئافرین منە خۆشەوێ؟ ئەی پێ خۆشە ئەمڕۆ هاتم بۆ تەڕاتەوەن؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێکای بۆ سەنگ. ڕێکان باڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ ئەڵا باشم ئەی خوار باش بی. ڕێکان گیان باڵێ لە قوتابخانەی؟ باڵێ لە پۆلی چەند؟ دەرەچم وەسێ ئەی ئافرین هەر بشی. ڕێکان باڵێ باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە؟ باڵێ تا پۆلی چەند؟ نۆ نۆ؟ باڵێ ئەیە گەردەرچی بۆ پۆلی دە و یانزە و دوانزە ئەچن ئەچم بۆ ناپارێز ناڵپارێز؟ باڵێ بەچی ئەڕۆن؟ وەڵا بە پاس بە پاس. باشە مناڵ ئەکرێ کە ڕۆی بۆ قوتابخانە لە پاسەکەەوە خۆی دەرکا و قیشە قیشکە؟ ناخێر بۆچی؟ لەبەرەوەی ڕەنگە داوی هات و چۆ دروست بێ یان سەر لە شۆفێرەکە بشێوێنێ وایە؟ وایە؟ باڵێ هەر بشی یەک چەپڵێکای بۆ ڕێکان. ساسان بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ هەرۆڵە ساسان گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەند؟ بۆ چوار دەرەچم. ئەی ئافرین هەر بشی. ساسان ئێستا پشووی هاوینە وایە؟ وایە باشە ئێوە وەکو کوڕەکان لەم پشووی هاوینەیە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن یاریەکەن؟ بەڵێ چی یاریەکەکەن؟ دوو گۆڵانی. دوو گۆڵی؟ بەڵێ باشە دوو گۆڵی لەکوێکەن؟ لەسەر جادەکە؟ ناخێر ئەی لەکوێ؟ لەو سەر. شوێنی یاریکردنەیە؟ بەڵێ کەواتە بێ ئاگاتان لە خۆتان بێ لە کاتی یاریکردن نەچنە سەر شەقامەکە بۆی تووشی ڕووداوی هات و چۆن نەبن باشە؟ باش یەک چەپڵێکای بۆ ساسان. ڕێژوان باڵێ چۆنی؟ باش باشی؟ ڕێژوان باڵێ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ دەرچمەوە شەش ئەی ئافرین هەر بشی. ڕێژوان باڵێ لە گوندەکەی ئێوە بەڵێ. ناوچەیەکی شاخاویە وایە؟ باڵێ باشە ئاژەڵی کێوی لێ لەم ناوە؟ باڵێ چ جۆرە ئاژەڵێکی لێ؟ زۆری لێ وەکو چی و چی؟ وەکو گورگ و چەقەڵ و بەراز و دەرێشک و سمۆرە ئەم شتانی لێ گورگیشی لێە؟ باڵێ ئێستا نایب ماخوا؟ ناخێر بۆ؟ چونکە تانە شوێنێکی پارێزراوە وامزانی لە من نەترسن وتم وتویان ئەمڕۆزی تەڵاتوە قەینا ناین بۆ یاوی وایە؟ باڵێ باشە ڕێژوان باڵێ ئێمە ئەکرێ ئەم ئاژەڵە کێویانە بکوژین؟ ناخێر بۆ؟ چونکە ژینگەکەمان ناشرین دەبێت. ئافرین ژینگەکەمان ناخۆشە بێ ژینگەکەمان ناشرینە بێ
زەوی هاوسەنگی خۆی لەدەستەیە بۆیە پێویستە ئەو ئاژەڵانە بپارێزی وایە؟ بەڵێ وایە. یاک چەپ بڵێکین بۆ ڕێژوان. ئاکام بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باش ئاپەری ناکام جان ئاکام بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ دەرچم بۆ شەش ئافەری هەر بشی ئاکام بەڵێ ئێوە وەکو کوڕەکان بەڵێ کاتێککە گەورەکاتان خەریکی کشت و کاڵن بۆ نمونە باوکو و برا و شتەکاتان بەڵێ ئێوە هاوکاریان نەکەن لە کاری کشت و کاڵە بەڵێ چیان لەگەڵەکەن ئیشان لەگەڵەکە ئیشەکەن بەڵێ ئاو و خواردن و شتیان بۆ بن بەڵێ بەردەستیان نەکەن بەڵێ ئافرین پێویستە مناڵان ئەوە هاوکاری خێزانەکانیان بکەن کە گەورەکان کشت و کاڵەکەن یان کە کارێکەکەن وایە بەڵێ هەر بشی یەک چەپڵی قایمی بۆ لێبان یەحیا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەیا خوار باش بی یەحیا گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دەرچم بۆ دوو ئافرین یەحیا منە خۆشەوێ بەڵێ کەمیان زۆر زۆر ئەی سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ ئافرین ئەبێ بەردەوام سەیری ماوەی مناڵانی کورساتکەی نابێ هیچ کاتێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل بکەن باشە مناڵەکان باشە ئافرین یەحیا ئادی چی پێشکەشەکەی مەتەڵ مەتەڵ ئادی بیڵێ ئەمە چییە؟ ئەمە چیە سیڤە چیە تایفێ قەرە چیە؟ هینە مەیمونە نەخێر بزنە نەخێر هەورە نەخێر فیلە وایە نەخێر ئەی چییە مناڵەکە بێزنە چییە؟ بێزن ئادی بۆ بڕووکەرەوە یعنی چۆن؟ یان ئەوە کە ئادی پێبێشتە ئەی ئافرین یەحیا باشە ئەمە لەکێوە پێر بوو کێ فێری کرد؟ فێریان کردوون فێریان کردی؟ بەڵێ. ئافرین یەک چەپڵێ قایم بۆ یەحیا گیان ئەرسین بەڵێ چۆنی؟ باشی باشی؟ باش. ئەرسین جان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ دەرچم بۆ پێنج ئافرین ئەرسین بەڵێ ئێرە لە وەرزی زستانە ساردەیان گەرمە ساردە ساردە بەڵێ باشە ئێمە ئەبێ بچینە ئەو شاخانە بڵین دار ئەبرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی ژینگە پیسە بێ ئافرین باشە ئاتی ئەزانی سوودی دار چییە؟ بەڵێ سوودەکەی چییە؟ سێبەرەکەی ئێ ئۆکسیژین پاکردنەوەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆ ئەرسین ڕێژوان بەڵێ چۆنی؟ باشی دەنگ و باسە چۆنە؟ بەڵێ ئەیا خوار باش بی ڕێژوان جان بەڵێ تۆ لە پۆلی چەندی؟ لە شەشم پۆلی شەش ئافرین هەر بشی ڕێژوان بەڵێ باشە گوندی تەڕاتەوەن کاری کشت و کاڵەکان نەخێر بۆ لەبەرەوەی جێ نییە بۆچی جێ نییە ئەوە نییە وامووی حرس نییە ها ناو ئێوەی لەبەرەوەی ماڵی تێکراوەتەوە واتە لەبەر ئەوە کشت و کاڵ ناکەن لەبەرەوەی ئێرە ناوچەیەکی شاخاویە بەڵێ باشە کشت و کاڵ سوودی هەیە بۆ خەڵکی گوندیان زیانیە سوودی هەیە وایە بەڵێ چووکە خەڵکی گوندەکان ئەتوانن لە ڕێی کاری کشت و کاڵەوە داهاتێکیان دەستکەوێ خەڵکی شاریش ئەو کاتا توانن سوودیان لێ ببین و بەرهەمەکانیان بخۆن وایە بەڵێ چەپڵێکی قایم بۆ ڕێژوان ئەسما بەڵێ چۆنی باش ئەحواڵت چۆنە باش ئەسما گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند حەوت چەند حەوت ئافرین هەر بشی ئەسما بەڵێ ئەگەر یەکێک بێتە گوندەکەتان پێ بڵێ ئەسما واتای ناوی تەڕاتەوەن لە چێواتەوە تۆی زانی ماناکی هەورامیە ناوەکەی ئێ واتە بەردی تەڕ تەڕاتەوەن یعنی ناوێکی هەورامیە بەڵێ واتای چییە؟ بەردی تەڕ بەردی تار ئەمە لە کێوە پێربووی وەڵا دایک و باوکم ئەفەرین هەر بشی ئەسماگیان زۆر گرنگە خەڵک ناوی گوندەکەی خۆی بزانێ واتای ناوی گوندەکەی خۆی بزانێ لەبەرەوەی ئەگەر گەشتیارێک ڕووی کردە ناوچەکەتان
نەڵێ نازانم و واتای ناوی گوندەکەم نازانم ئەو کاتە خەڵک زیاتر سوودە لێبینێ وایە هەر بشی ئەسماگیان ئەسما تۆ چیمان پێشکەشەکەی مەتەڵ دەی شێریەکی هەیە و شەمشەمەکوێرە دوان چی شێریەکی هەیە و شەمشەمەکوێرە دوان هەنگە نەخێر زەردەواڵەیە نەخێر شەمشەمە کوێرەیە نەخێر ئەی چییە؟ پیتی ش لە شێرە یەک ش هەیە لە شەمشەمەکوێرەیە دوو ش هەیە هەی ئافرین سەیری ئەو مەتەڵە بە ئەو چه فێری کردی؟ وڵا لە تەلەڤزیۆن ئافرین هەمیشە ئەوە بەردەوام هەوڵ بە شتی باش فێربی زانیاری باش مەتەڵی بە سوودیش باشە؟ هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ ئەسماگیان ئەرینا بەڵێ چۆنی؟ باشە ئەحواڵە چۆنە؟ وڵا باشە ئەی یاخوار باش بی ئەرینا جان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ شوار ئافرین هەر بشی ئەرینا بەڵێ باشە ئێرە ئاوی هەیە بەڵێ ئاوی خواردنەوە بەڵێ باشە ئاوەکەتان لەکۆیە بەلوعەیە کارێزە کانیە چییە؟ کانیە کانیە بەڵێ باشە ئێمە ئەبێ ئەگەر ئاوێکمان بینی بەلوعەیە بۆ نمونە بەردراوەتەوە ئەبێ چی لێ بکەیت؟ ئەبێ بیگرینەوە بۆچی؟ چکە نابێ ئاو بەفیڕۆدا ئافری ئەدی سوودی ئەو چییە بۆ ئێمە؟ بۆ خواردنەوە و بۆ دەستشۆرین و بۆ خۆشۆرین و بۆ شۆرینەکان ئافرین کەواتە ئەتوانین کاری زۆر بە ئەو بکەین بۆیە ئەو سەرچاوی ژیانە وایە؟ ئێمە پێویستە ڕێز لە ئاو بگرین نابێ ئەو بەفی ڕۆبین چووکە ئەگەر ئەو لە شوێنەکان نەما کەواتە ژیانیش لەو شوێنە نامێنێ وایە؟ هەر بژی ئەرینا بەڵێ شتێکمان پێشکەشەکەی؟ نەخێر باشە یەک چەپڵی قایم بۆ ئەریناکیە دەست خۆش سیمە بەڵێ چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ باش ئەیە خوار باش بی سیما گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ دەرچمەسی دەرچووی بۆ سێ ئەی ئافەری سیما بەڵێ باشە مناڵ کتێب زیاتر بخوێنێتەوە سوودی هەیە یان یاری بە مۆبایل و شت بکە کتێب خوێن ئەی ئافەری هەر بشی سیما بەڵێ ئەمڕۆ من گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولێ کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە و بۆ ئێوەی ئازیزی نردووە منیش ئەمڕۆ بە دیاری ئەهێم بە ئێوە ئێوەش بیخوێندنەوە و سوودی لێ بینن ئەو هاوڕێیان نەشتا کە ناتۆ بۆ ئێوە بۆ ئێرە ئەتوانن لەگەڵەوانە بە یەکەوە بیخوێندنەوە ئەوانی سوودی لێ بینن باشە؟ ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ سیما سۆما بەڵێ وی ئەوە تۆ سیما خوشکن بەڵێ چۆنی؟ باشی ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ دەرەچی بۆ سێ کامتان گەورەترن تۆ یان سۆما؟ سۆما بەڵێ چەند دەقە لە تۆ گەورەترە؟ چەند دەقە لە تۆ گەورەترە؟ حەوت حەوت دەقە ئافەری باشە ئێوە شەڕەکەن بەیەکەوە؟ نەخێر ئافەرین هیچ کاتێ نابێت شەڕکەن باشە یەکتریتان زۆر خۆشەوێ؟ بەڵێ ئافەری ئەبێ ئێوە ئەوە یەکتریتان خۆش بوێ ئەبێ هەر کاتێ کە زانیتان لەوانەیە تێ نەگەیشتون بە یەکەوە هاوکاری یەکتری بکەن باشە؟ ئافەرین یەک چەپڵێ قایم بۆ سۆما ئەوی بەڵێ چۆنی؟ باش باشی؟ بەڵێ ئەوی جان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ شەش لە پۆلی شەش ئافەری هەر بژی ئەوین بەڵێ لە گوندەکەی ئێوە باخداریەکەن؟ بەڵێ ئافەری باشە لێرە داری بەردار چه دارێکی زۆر لێ؟ هەنار هەنار بەڵێ باشە هەنار ئەکرێ بەچی ئادی پێم بڵێ ڕووبە هەنار ڕووبە هەنار ئافەری ئەی باشە ئەو هەنارانەی کەیگرێ هەمووی خۆتانەی خۆن یان لێشیە فرۆشتنەوە لێشە فرۆشی لێشیە فرۆشتنەوە کەواتە ئەتوانن سوود لە بەروبوومی دارەنارەکە وەرگن وایە؟ بەڵێ ئافەری ئەوین بەڵێ ئەی تۆ چی پێشکەشەکەی؟ گۆرانی ئادی گۆرانێکە منداڵان گوێتان لێبێ من ئەو پەیامەم پێەیە کە ئێستا
ئێستاواکە وردن هەر کەسێ بانگی کردن لە وەڵامدا وشیار بن ژیری خۆتان بنوێنن بەڵێن بەکار بهێنن. ئەفەرین هەر بشی یەک چەپڵێک قاوی بۆ لێبەر. لاوی چۆنی؟ باش دەنگ و باسن. باش لاوی بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو نە سێ لە پۆلی دوو یا سێ؟ سێ سێ ئافەرین. لاوی بەڵێ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە. تۆ هاوکاری مامۆستا و شتەکانەکەی لە پاکڕاگرتنی قوتابخانەیە؟ بەڵێ ئەگەر شتێک لەسەر زەویەکە کەوتبوو تۆ چی لێبی؟ هەڵیەگرمەوە بۆچی؟ ئەخە ژینگەکەمان پێست. ئافەری لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ لاوی. باران بەڵێ چۆنی؟ باشی باشی؟ ئەیا خوار باشمی باران گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار ئافەرین. باران بەڵێ ئەی خوشکرد نییە یان برا ناوی بەفر بێ؟ نەخێر ئەی تەرزە نەخێر ئەی هەور نەخێر کە جوانە. باران بەڵێ وتە لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار ئافەرین. باران بەڵێ باران سوودی چییە؟ سوودی بۆ دار و ڕووەکەکان بۆ زەوی بۆ ڕووەک بۆ دارەکان دواتریش ئێمە لە ئاوی چییە خۆین؟ باران وایە چووکە چێتە ژێر زەوی ئەچێتە ڕووبارەکان بەوە ڕێژەی ئاو زۆرە بێ. باشە ئێوە لەم گوندە بووکە بە باران ناکەن؟ بەڵێ بووکە بە باران نازای چییە؟ ئەگەر باران دواکەوێ بووکێکەکەی بە دارێکەوە و ئەگەڕێ بە گەڕەکە گەڕەکە کەشی تر خەڵکەکان ئاوەکەن بەسەر بووکەکەیە و ئەو ناوی چییە؟ چەرەس و شتی واشتانێنێ وایە؟ ئافەرین. باران بەڵێ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ. تابیم لە پۆلیسێ ئازاو ژیر و بەڕێوجێ بۆلی گچکە و ساوام لە پاغی ژین بێپەروان شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە ئامەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تاوەکو کۆتایی ساڵ لە چوارچەوەی کوردستان. ئافەرین یەک چەپڵێک قامی بۆ لێبەر. ڕێکار بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ ئەییا خوار باشبی. ڕێکار جان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار ئافەرین. ڕێکار بەڵێ گوندەکەتان لەسەر ڕێگەی گشتیە وایە؟ وە سەرجادە گشتیەکە لە پشتمانەوەی وایە؟ وە باشە مناڵە بێ بچێ لەسەر شەقامە گشتێکە نەخێر. پیاسە بکە یان یاری بکە؟ نەخێر بۆچی؟ چونکە تووشی هین ڕووداوی هاتوچ. ڕووداوی هاتوچۆ. ئافەری کەواتە مناڵ ئەبێ دوورکەوێتەوە لە شەقامەکان لەبەرەوەی لێرە سیارەی گەورەیەت سیارەی باریە خوا نەخواسە ئەگەر ڕووداوێکی هاتوچۆ ڕووبا ئەو کاتە شتێکی ناخۆشە وایە؟ ئافەرین یەک چەپڵێک قایم بۆ ڕێکار. هەژار هەژار چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ باش ئەییا خوار باشبی ئەوە چی ئەژانە و جلە جوانانە ئەوە چی پێڵێنە و جلانەی تۆ؟ جلی کوردی جلی کوردی. باشە تۆ جلی کوردی زۆر لە بەرەکەی لە چ کاتێکا زۆر لە بەری؟ لە بۆنە و ئاهەنگەکە ئافەری کەواتە ئەبێ ئێمە شانازی بکەین بە جل و بەرگی کوردیەوە یان شانازی پێوە نەکەین؟ شانازی پێوەکەی ئەبێ شانازی پێوە بکەین. ئافەری باشە هەژار پێم بڵێ لە وەرزی بەهار و سەیران وەمانەیە خەڵکیە بۆم ناوچەیەوە بۆ گەشت و سەیران؟ بەڵێ باشە ئەی تۆ چی بۆ گەشت و سەیران؟ بەڵێ باشە ئێمە کە چوین بۆ گەشت و سەیران ئەو پاشماوانەی پێمانە ئەبێ چی لێ بکەین؟ کویکەینەوە بۆچی؟ بۆی ژینگەکەمان پیس نەبێ ئافەرین بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێت. باشە تۆ ئەگەر لە بەر دەرگای خۆتان یان لە کۆڵانەکەتان خۆڵ و خاشاکە بینی چی لێکەی؟ ئەیکەمەرەوە تەنەکەی خۆڵ دەکەم. ئافەرین بۆ ئەوەی ژینگەکەمان پاک و خاوێن بمێنێتەوە وایە؟ بەڵێ هەر بشین یەک چەپڵێک قایم بۆ هەژار. ئاری چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ ئەییا خوار باش. ئاری بەڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک ئاژەڵداریەکە؟ بەڵێ باشە ئەی ئاژەڵ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکە؟ مانگا مانگا؟ مانگا سوودی چییە؟ شیر و پەنیر و دۆ و ماستوەمانە. باشە ئەمانە هەمووی خۆتانەی خۆنیان چی لێکە؟
ئەی فرۆشن ئەشی فرۆشنەوە بەڵێ کەواتە مەڕ و مانگا و ئەمان ئەگەر بەخێوکەی سوودی ئەبێ بۆ دانیشتوانی گوندەکان ئەتوانن داهاتێکیان لێوە دەستکەوێ وایە بەڵێ هەر بشی یاکچە بڵێ قای بواری ڕەوەس بەڵێ چۆنی باشم باشی باش ڕەوەس بەڵێ ئێستا وەرزی هاوینە وایە وای باشە لە وەرزی هاوینە مناڵە بێ بە گەرما بچێتە دەرەوە بۆ یاریکردن نەخێر ئەی باشە ئەبێ چ کاتێ بچینە دەرەوە یاری بکەین سعای پێچ ئافەری سەعات 5 لەبەرەوەی تیشکی خۆر کە زرە بێ وایە وای ئەبێ ئەو کاتە کە تیشکی خۆر گەرماکەی زۆر نەما ئەنجا بچینە دەرەوە وایە بەڵێ باشە ئێمە بێ یاری بەخۆڵ و شتانە بکەین نەخێر نەخێر لەبەر ئەوەیە چێتە چاومانەوە تووشی نەخۆشیە بین وایە وای ئافرین یەشە بڵێ قایم بۆ ڕەوەس محەممەد زانە بەڵێ چۆنی باش باشی محەممەد بەڵێ تۆ لە پۆلیچەنی دەرسم بۆسێ دەرەچی بۆ سێ ئافرین محەممەد بەڵێ وای تر نزیکە بینەوە لە قوتابخانە وایە بەڵێ باشە ئەبێ ئێمە کە چوینەوە بۆ قوتابخانە شەوان زوو بخەوین یان دران شەو زوو شەوان زوو بخەوین وایە ئەی باشە ئەگەر شەوان درەنگ بخەوین بەیانیان خەبەرمانە بێتەوە بۆ قوتابخانە نەخێر نەخێر کەواتە ئەبێ ئاگاداری خەوەکانمان بین بۆ ئەوەی لە قوتابخانە دوانەکەوین وایە بەڵێ هەر بشی یەکچە بڵێ قایم بۆ محەممەد مناڵەکان هەمووتان بەیەکە و گۆرانیەکەم بۆڵێن باشە بەڵام من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەی ئاسیس بەو هیوایم کە هەمووتان ببینمەوە لە پلەی بەرزا لە شوێنی زۆر باش کە خزمەتی وڵاتەکەتانەکەن هەمووتان ببن بە کەسانی زۆر باش و دڵسۆز بۆ خزمەتی گوندەکەتان و نیشتیمانەکەتان هەتا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ خوا حافیز فەرموون گۆرانیەکەم بڵێن